Всем, что ты тигрила. Давай. Молодец. دوو گەنجی هەرێمی کوردستان بەشداری پاڵەوانێتێکی کراوەی جیهانی دەکەن و پلەی یەکەم و دووەم بەدەست دەهێنن. لە مۆسکۆی پایتەختی رووسیا پاڵەوانێتی کراوەی جیهانی فیدراسیۆنی پاوەرلیفتینگی جیهان بۆ تەمەنی 20 تا 23 ساڵ ئەنجام درا و ئومێد هەردەوان و محەممەد یاسین وەک دوو نوێنەری کورد بەشداریان لەو پاڵەوانێتیە کرد. ئومێد هەردەوان کە دانیشتووی پارێزگای هەڵەبجەیە پلەی یەکەمی لە کێشی 75 کیلۆگرام بە دیلیفتکردنی 215 کیلۆگرام لە نێوان 600 بەشدار بوو کە لە 5 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردبوو بەدەستێنا. ئومێد هەردەوان بە پەیامی ڕاگەیاند توانیوێتی بڕوانامەی ماستەر لە دیلیفتدا بەدەست بهێنێت و دواتریش پلەی یەکەمی لەسەر ئاستی کێشی 75 کیلۆ بەدەستێناوە و نازناوی پاڵەوانێتی جیهانی ئەبسولتی وەرگرتووە. ئومێد وتیشی تا ئێستا هیچ بەرپرسێکی حکومی وەرزشی پەیوەندیان پێوە نەکردووە و ئاماژەی بۆش کرد لە هەرێمی کوردستان وەرزشی پاوەرلیفتینگ بوونی نییە، بەڵام ئەگەر هاوکاری بکرێت و شوێنی بۆ دابین بکرێت ئەوە ئامادەیە ئەو ئەزموونی وەریگرتووە بۆ هەرێمی کوردستانی بگوازێتەوە و بۆ بڕوانامانەی بەدەستی هێناوە خزمەت بە گەنجانی هەرێم بکات. هاوکات محەممەد یاسین کە ئەویش بە هەمان شێوەی ئومێد بەشداری پاڵەوانێتەکەی کردبوو توانی بە دێلیفتکردنی 175 کیلۆگرام پلەی دووەم لە کێشی 67 کیلۆ و نیو بەدەست بهێنێت لە کاتێکدا کێشی خۆی کیلۆیەک لە خوار کێشی دیاریکراوە بووە. محەممەد یاسین کە ئەویش دانیشتووی پارێزگای هەڵەبجەیە بەو سەرکەوتنەی کە لە ژێر ڕاهێنەرایەتی پاڵەوانی جیهانی نیکۆلای ئەلێکسەیفیچ بەدەستی هێنا بڕوانامەی ماستەری لە دێلیفتدا پێبەخشرا. ئومێد و محەممەد لە زانکۆی مینینگ لە رووسیا قوتابی بەشە ئەندازیاریەکانی نەوتن و هەرچەندە لە ئێستادا مەبەستی سەرەکیان خوێندنە بەڵام توانیویانە پەرە با وەرزشەکەیان بدەن و لە پاڵ بڕوانامەی زانکۆدا بڕوانامەی ماستەر لە وەرزشی پاوەرلیفتینگ بۆ هەرێمی کوردستان بهێننەوە.